لا توري يكمي أمري بروغرامي بامي روش بس لا برهمكي نوسين كتابك كين كيوان تشيروكي سيوتشوار جنجكي أمني سليماني ك عمر قوبي أم برهمكي أسأل بردستي معها نوسيوتي باس یەکین بزین ئەمە چیرۆکە ئەمە ڕۆمانە ئەمە یادەوەری ئەمە چیە بەڵام پێشەوە با من بەشێکی بچووک لە پێشەکی ئەم بەرهەمە بخوێنمەوە ئەنجاچینە سەر ناوەڕۆکی بەرنامەکە. پێشەکی تەوەن سواز بۆخوا پاش ماوەیەکی زۆر لە هەوڵ و ماندووبوون لە دووری 36 ساڵ لە ڕووداوەکەوە ئەم بەرهەمەکە چیرۆکی ژیان و بەسەرهاتی 34 گەنجەکەی ئەمنی سلێمانیە دەگاتە قۆناغی چاپ و دەچێتە بەردەست خوێنەران چیرۆکی هەوڵدان بۆ نووسینی کەیوان دوور و درێژە. بەڵام جارێکی تر سوپاس بۆخوا کە لە نەورۆزی ئەم ساڵ توانین بگەمە قۆناغی کۆتایی و ئەم ئاواتە لە مێژینەیەم بەدی بهێنم. ئەم ئاواتەش تەنها ئاواتی من نەبوو بەڵکو خواست و خۆزگەی زۆرێک لەو دۆست و ئەزیزانە بوو کە لە دوورەوە زانیاریکی کەمیان لەسەر کەیوان و هاوڕێکانی هەیە و تا مەزرۆی زانینی تەواوی چیرۆکەکەن. تەمان ئەمە بەڕێز عومەر گوڵپی کە نووسەری ئەم بەرهەمێ ئەمەی نووسێ جا ئێمە ئێستا لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی گفتوگۆی زیاترەکەین. مامۆستا گیان بەخێر بێت. زۆر سپاس کاکدانا، سپاس وانیا خان، سپاس. ئەم پێشەکەمان بۆ ئەوە خوێندەوە بۆکو دەلاقەیەک بچینە ناو تەوەرەکەوە. خۆشت باست کردووە ئەڵێی بۆی کە خەڵک بزانن کەیوان و هاوڕێکانی چێت. من ئەمەوێ بۆ ئەوانەی نیان بیستوە تا ئێستا یان ئەگەر بیستی بێتیشان زانیاریکی کەمیان هەبێ لەسەری بەڕاست کەیوان و هاوڕێکانی چێن چین ئەم چیرۆکە چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس کاکدانا، سپاس سۆنیا خان بۆ بەڕێستان و سڵاو لە بینەرانی بەڕێزیش. طبعا کەیوان و هاوڕێکانی من ناونیشانی کتێبەکەم هەر بە کەیوان هێشتەوە. ئەوان 34 گەنجن، دەیان ئازاد بوون و 24یان لە ئەمنی سلێمانی لە سێدارە دران. کەیوان چیرۆکی 34 گەنجە لە ئەمنی سلێمانی طبعا پێش دەستگیرکرانیان، قۆناغی دەستگیرکرانیان و ڕێخستنیان، کارکردنیان تا ئەو کاتی ئاشکرا بن و تا ئەو کاتەی لە ئەمنی سلێمانی زیندانە بن، قۆناغەکانی ئەشکەنجە و هەموو ئەوەی چیرۆکەکە پێگەیەنێت طبعا لەم کتێبە باس کراوە و ڕوون کراوەتەوە. کەیوان گەنجێکی تەمەن 16 ساڵە بوو و هاوڕێکانیشی بە هەمان شێوە، زۆرینیان تەمەنیان 15 و 16 ساڵە، 17 ساڵە، هێندێکی کەمیان 18 ساڵە. تەنها یەک گەنجیان کە شەهید خالیدە ئەندازیاری کشت و کاڵە تەمەنی 32 ساڵە و هەمووشیان لە قۆناغی گەنجێتی و مێرمناڵیان. تەنها دوانیان خێزاندارن، شەید خالید و شەید یوسف، و ئەوان کە هەموو گەنج و مێرد منداڵن نەچوونەتە قۆناغی پێگەێنانی هاوسەرگیریەوە. ئەوان زۆرین لە سلێمانی ئەژیان، خەڵکی شوێنە جیاجیاکا بوون، خەڵکی هەڵەبجە و هەورامان و سلێمانی، شارباژێر، قەرەداخ، دەوروبەری سلێمانی، ناو سلێمانی. بەڵام لەو قۆناغەی ژیانیانە 88 بۆ 89 لە سلێمانی ژیاون هەمویان. چیرۆکەکە ڕوودا و بەسەرهاتی قارەمانێتیەکی بێوێنەی ئەم گەلەیە. ئەم گەلە بە هەموو بیر و ڕاکانیانەوە و چیرۆکی ئەفسانەی بەرگریە، بەڕاستی بەرگری لە خەڵک، بەرگری لە ئاین، بەرگری لە ڕەوشتەکان، دژی دیکتاتۆرێک کە ڕەش و سپینەیە ناسی، دژی دیکتاتۆرێک کە هەموو ئازادیەکی لە ئینسان وەرگرت بوویەوە و نێویست بیسەلمێنێ کە نەک میلەتێک هەیە، تەنانەت ئینسانێک هەیە لە هەرێمی کوردستانە، نەک لە هەرێمی کوردستانە، لە عێراقی شاژی و هەر کەسێک دژی بواە، سەر بە هەر بیر و باوەڕێک بواە، نەک دژی بواە. من لێرە باسم کردووە ئەسڵەن خۆشنەویستنی سەددام تاوان بوو و وەک چۆن زۆرێک لە دیکتاتۆرەکانی جیهان هەروایان کردووە، وەک چۆن زۆرێک لەوانەی کە لەمە دوواش هەر خۆیان ئەسەپێنن و ئەیانەیە بە زۆر خۆشەویستی خەڵک بکڕن و بە زۆر کەسە جیاوازەکان، نەتەوە جیاوازەکان، ڕەنگە جیاوازەکان، بیر و ڕاجیاوازەکان بسڕنەوە، بێدەنگیان کەن. بۆیە کەیوان چیرۆکی ئەو 34 گەنجەیە. باش، ئەو ناونیشانە بۆ لە ناو هەمویانە کەیوانەوە پرسیارە، یەک 2 ساڵی چەند دەستگیر کران
سێ ئەمانە گروپ بوون دەستە بوون ڕێکخراوێکی سیاسی بوون ئیشوکار و چالاکیان هەبوو و ڕژەمی بەعز ڕاپێکی ئەمنی کردن هەڵبژاردننی ناونشانی کەیوان طبعاً بۆ ئەوە بوو کە ناوی کەیوان بەڕاستی بیستراوە و زۆر ڕۆشتووە پێشتر کاک عادل باخەوان لە ساڵی 98 ڕۆمانێکی لەسەر بە ناونیشانی کەیوان نووسی زۆر جار پرسیارم لێکرێت بە کۆمنت شاوڵاتیان یان لە شوێنی تر ئایا ئەم کەیوانە هەمان کەیوانە ئەو کتێبەیە و چاپ کراوەتەوە جارێکی تر بێگومان نەخێر دوو کتێبی جیاوازن دوو ناوڕۆکی جیاوازیان هەیە بەڵام یەک ڕووداویان هەیە پاڵەوانەکان هەمان پاڵەوانن بەڵام بە دوو شێوازی جیاوازی نووسین بە دوو ئاستی زانیاری زۆر زۆر جیاواز نووسراون و هەر یەکەیان خزمەت بە یەک قەزیەکە هەڵبژاردننی ناوی کەیوان بۆ ئەم کتێبەی منیش بەڕاستی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە کەیوان و هاوڕێکانی بەم جۆرە ناسراون و بەم جۆرە لای خەڵک گەشتون بە گوێچکەی خەڵک من نەمەویست جارێکی تر ناوێکی تازە بۆ هەمان ڕوودا و هەمان پاڵەوان بدۆزمەوە ئەگەر نا بژاردەی ناو زۆر زۆر بوون ڕاست بۆیە هەر بە کەیوان هێشتمەوە لەگەڵ یا یعنی ناونشانێکی لاوەکی چیرۆکی 34 گەنجەکەی ئەمنی سلێمانی ئەوە بە نسبەت پرسیاری یەکەمەوە پرسیاری دووەم ساڵی چەند هەموو ڕووداوەکانی ئەم چیرۆکە پێگەێنن کەیوان پێگەێنن ئەوەی ناوەڕۆکی ئەم کتێبە پێکەێنن لە ساڵی 1970 تاوەکو 1970 ڕوویان داوە بە وردی بیڵێم لە مانگی 12 1970 تاوەکو مانگی کۆتایی مانگی 5 ساڵی 1970 طبعاً لەبەرەوەی ڕووداوەکانی کتێبەکە ڕووداوەکانی چیرۆکەکە ڕووداوەکانی ئەم داستان و ئەم پاڵەوان و ئەم گیانفیداییە گەورە ئاینی و نیشتیمانیە وابەستەن بە ژینگەی ئەو کاتەی هەرێمی کوردستان بە ژینگەی ئەو کاتەی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت ناوچەکەش بێگومان نووسینەکە کتێبەکە دەستی بردووە بۆ قسەکردن بۆ گێڕانەوە بۆ خستنە ڕووی بارودۆخی ئەو کاتەی هەرێمی کوردستان و عێراق بزافی نەتەوەی و شۆڕش و کیمیابارانی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە کارەساتی ئەنفال و جینۆسایدی گەلی کورد و ئەو بارودۆخی خەڵکتیایە ئەژیا سەدام سەپاندبووی بەسەر عێراق و بەسەر گەلانی عێراق و بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە ڕووداوەکانی شەڕێران عێراق ڕووداوەکانی با بڵێن جەنگی کوێیت و زۆر بابەتی تر کە ئەم کتێبە دەستی بۆ بردوون واتە ڕووداوەکان ڕاستە خودی ڕووداوی چیرۆکی کەیوان و هاوڕێکانی لە مانگی 12 بۆ مانگی 5 بەڵام لە پێش و لە پاشیش ئەم کتێبە دەستی بۆ بردووە باشە باست لەوە کرد ینی هاوڕەکانی کۆمەڵێک لاو بوون بەڵام یەکتر ناسینیان چۆن بوو چۆن ئەم گروپە بێت کۆبوونەوە و ئامانجیان چی بوو بۆچی لەو کاتەیە بەیەکەوە ئەم کارانەیانە کرد بەڵێ طبعاً من پێم خۆشە بەڕاستی زانیاریەکانی کتێبەکە خوێنەر خۆی بە تەواوەتی پێیان بگا چونکە تەنانەت خۆم هەوڵم نەداوە لێکدانەوە بۆ ڕووداوەکان بکەم یعنی نووسیوتە لە ئوسلوب بەڵە شێوازی نووسینی کتێبەکە هۆنیان خان بەم جۆرەیەکە نووسەر تەدەخلی بەو جۆرە ناکا لە ڕێڕەوی ڕووداوەکانە لە ڕێڕەوی چیرۆکەکانە لە هەواڵ و زانیاریەکانە من هەوڵم داوە هەموو ئەو کەسانی بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیدار بوون بەم ڕووداوە بیان دوێنم خۆیان قسەکەن لە کتێبەکە ئەوان خۆیان چیرۆکەکەمان بۆ ئەگەڕنەوە و لەوانەی کە پەیوەندیان هەبوو بە کەیوانەوە 24یان شەهید بوون ئینشاڵڵا ئەوانە پلیان بەرزە لە بەهەشتا و کەسوکاریان پاداشتی گەورەیان هەیە لەسەر ئەو قوربانیە گەورە و طبعاً ئەتوانم بڵێم پەپولەی بەهشتن بۆ چونکە ئەوان هەر نەگەشت بوونە ئەسڵەن تەمەنی 18 ساڵی کە تەمەنی تەکلیف و با بڵێن دەست پێکردن بە تۆماری
نووسینی چاکە و خراپەی ئینسانە بە هەموو پێوەرێکی با بڵێن ئاسمانی و تەنانەت قانونی سەرزەمینیش. بۆیە ئەو تەسحیە و قوربانیدانە گەورەیە لەو زەمەنا من ئەتوانم بڵێم یعنی ئینشەڵا هەمویان پەپولەی بەهەشتن. ئەو 24یان شەهید بوون، ئێمە نازانین ئەو چیرۆکە لای ئەوان چۆنە، بەڵام دە لەوانە بە هۆکاری جیاجیا بە تایبەت دەتوانم بڵێم هۆکارەکەی ئەوەیە تەمەنیان مناڵە 15 ساڵ و کەمترن ئازاد بوون. لەو دەکەسەوە بەشێکی زۆری چیرۆکی کەیوان و هاوڕەکانی گێڕاوەتەوە، بەڵام هێشتا بەشێکی زۆری چیرۆکی خودی کەیوان و هاوڕەکانی ونە، بۆ چونکە لەگەڵ لە لێدان کەوتنی دڵی کەیوان و 24 هاوڕێکەی ئەو چیرۆکانش چوونە ژێرگۆڵ. بەڵام ئێمە توانی ومانە تا ئاستێکی باش تا ئەو ئاستەی کە خوێنەر تێر بکەین زانیاریەکان بهێنە ناو کتێبەکە. طبعا تەنها ئەم 34 کەسە نەگیران لەگەڵ دەستگیرکرانی ئەم 34 کەسە بە تایبەت 24یان هەموو خێزانەکانیان دەستگیر کران. یعنی ئێمە هەموو منیش وەکو ئەندامێکی خێزانی شەهید محەممەد و شەهید ئەحمەد هەموو فەرمانی گرتنمان هەبوو، هەموو ئەبوو دەستگیر بکرێن، 6 مانگ زیندانی بین و هەموو ئەبوو خانوەکانمان بڕوخێنرێ. واتە فەرمانەکە بەم جۆرە بوو، گرتنی هەمویان، شەیدکردنی 24یان، دەستگیرکردنی هەموو خانەوادەکان. بۆیە لە کەسوکاری کەیوان و هاوڕێکانی 91 کەس زیندانی کران و لە مناڵی 3 ساڵ و 4 ساڵ تایەتی کە خوشکی شەهید ئەکرەمە هەتاوەکو ئافرەتی تەمەن 91 ساڵ کە نەنکی شەهیددارا و شەهید عەلیە. واتە ئەمن ئەچوونە سەر خێزانەکە، سەر ماڵەکە، هەر کەسی تیا بواە ئەو خانوە دەستگیریانە کرد. ئیتر نەنکیەتی، پوریەتی، برایەتی هەر کەسێک هەیە دەستگیریانە کرد. و حکومەکەش بەم جۆرە بوو کە 6 مانگ کەسوکاریان لە سجن ئەمانەوە، 2 مانگ 3 مانگ 4 مانگیان لە ئەمنی سلێمانی تەواو کردووە، ئەوی تری لە زیندانەکانی ناوەڕاست و خواروی عێراق. ئەم گروپە بەیەکەوە تەمان ڕێکخراوێک بوون. ئەرکی ڕێکخراوەکە ڕوبەڕووبوونەوەی ستەمی بەعز بووە لە قۆناغێکی زۆر زۆر سەختە. هۆنیاخان ئەمە وەڵامی پرسیارەکەی جەنابتە، ڕێکخراوێکی سیاسی بوون، بەیەکەوە کاریان کردووە. طبعاً بە دوو ئاراستە یەکەم پەروەردە، وانەی پەروەردەیان هەبووە لە مزگەوتەکان، لە قوتابخانەکان، کەیوان بۆ خۆی یعنی زۆر سەرسوڕهێنەرە. گەنجێک لە تەمەنی 16 ساڵیە توانا و قابلیەتی وتاردانی هەبووە، توانا و قابلیەتی قسەکردن بۆ خەڵکی هەبووە، توانا و قابلیەتی دروستکردنی دەرسی پەروەردەیی هەبووە. مەسەلەن توانای شکاوە بەسەر تەفسیری فی ظیلال و فەرمودەکان و زۆر کتێبی تر، نەک بە زمانی کوردی، و کاتە کتێب بە زمانی کوردی زۆر کەم بوو، بە زمانی عەرەبی. و مەسەلەن بە تایبەت زۆرینەی شەهیدەکان لە ئاستێکی زۆر بەرزی ڕۆشنبیریە بوون، هەیان بووە 16 جزء قورآنی لەبەر بووە وەکو شەهید موسا، 10 جزء قورآنی لەبەر بووە وەکو شەهید محەممەد و شەهید مەلا عەلی، نیمچە مامۆستایەکی ئاینی بووە. شەهید کەیوان بۆ خۆی لە ڕەمەزانی ساڵی 1970 کە مانگی یا 4 یا 5 لە شەوی 27 لەیلەت القەدرا کە شەوانی لەیلەت القەدرن، وتاری گشتیەدا لە مزگەوتا بۆ خەڵک کە گوێ لە وتارەکە یەگری. طبعاً کاسێتی زۆر بووە، زۆرینەی کاسێتەکانی فەوتاون، بەس 1-2 کاسێتی ماون کە من گوێم لێگرتوون کە گوێی لێ یەگری هەست ناکەی ئەمە گەنجێکی تەمەن 16 ساڵە، هەستەکەی گوێ لە گەنجێک یەگری تەمەنی 30 ساڵ، 34 ساڵ، 35 ساڵە. بەو جۆرە یعنی تەلاقەتی هەیە، توانای قسەکردنی زۆر زۆر باشە، ئاەتی زۆر باشی لەبەرە، فەرمودەی زۆر باشی لەبەرە، چیرۆک و بەسەراتی هاوڵانی زۆر و بە پیاوچاکانی زۆری لەبەرە، پەندی پێشینانی لەبەرە بە چاکی. یعنی ئەو تەمەنە گەنجە بەڕاستی هی کەیوان و هی هاوڕەکانیشی زۆر زۆر جێگەی ڕامان بووە. بۆیە بە هەردوو ئاستی پەروەردەیی و لەگەڵ پێگەێنانی گروپی چەکداری و شانەی چەکداری پلانی زۆر زۆر گەورەیان داناوە کە ئێمە لێرە بەڕاستی باسمان کردووە جۆری چالاکیەکانیان، کە جۆری چالاکیەکانیان هەم ڕنگدانەوەی بیرروباوەڕی ئاینی پیرۆزی ئیسلامی کە کەیوان و هاوڕێکانی پێی گۆشکرابوون و هەم ڕنگدانەوەی بیرروباوەڕی نەتەوەیین کە لەو کاتە ئێمە زانین زڵمێکی گەورە لە سەرگەلی کورد هەبوو و حیزبی بەعس لە هەردوو ڕووی کە ئەمە میلەتێکە
میلەتێک کە نەتەوەیەکی جیاوازە لە نەتەوەی سەدام کە ڕوبەڕوویە بوویەوە و خاڵێکی تریش ئەوەیە کە ئەم خەڵکە خەڵکێکی موسڵمانە ئەویش سەدامیش نێویست کەسێک هەبێ لە ئاینەکەی تێبگا و بگاتە ئەو قۆناغە و ئەو قەناعەتەی کە بێجگە سەدام خوایەکی تر هەیە لەسەر زەوی عێراقا یعنی ڕاستە لە دروشمیا و لە بیسمیلاکردن و لە وتارەکانیا و مەسەن لە بەکارهێنانی ناوی هاوڵانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ سەربازگەکانی و بۆ سوپاکانی و بۆ باڵێن شەڕەکانی وای پیشانەدا بۆی جیهانی دەرەوە بخەڵەتێنێ کە سەدام موسڵمانە بەس لە ڕاستیە سەدام دیکتاتۆرێکی بێوێنەی خۆپەسەند بوو و بێجگە لە خۆی هیچ کەسی تری بەوە نەیەزانی گوێڕایەڵی بکرێ بۆیە لەم ڕوانگەیەوە هەر کەسێک کە بە پاڵنەری ئاینیانەتەوەی بجوڵایە ئەو ڕوبەڕووی ئەبوویەوە و دەستگای داپڵۆسێنەری ئەمن هۆبەی هەبووە بۆ هەر یەکە لەم بوارانە یعنی ئەسمن لێرە زۆر بەڕوونی ئاماژەم پێکردووە بۆ نمونە هۆبەیەکی هەبووە تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی بیری ناسری ئەوانی بیری نەتەوەی عەرەبیان هەیە غەیری بەعس هۆبەیەکیان هەبووە تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی بیری شیوعی هۆبەیەکیان هەبووە تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی بیری حیزبە کوردیەکان هۆبەیەکیان هەبووە تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی گەنجانی زانکۆ هۆبەی پێنجەمیان هۆبەی ڕوبەڕووبوونەوە و بنبڕکردنی حیزبە ئیسلامیەکان بووە کوردی و عەرەبی کەیوان و هاوڕێکانی بەڵە جوڵانەوەیکی سیاسی بوون و بۆ حیزبەکەیان و بۆ ناوی ڕێکخراوەکەیان و هەموو ئەوانە من یعنی حەزەکەم خوێنەر خۆی ئەو ڕووداوانە بخوێنێتەوە تەفاسیلەکەی مامۆستا عومەر من ئەم شەو بەشێک تاوان بەداخەوە من ئەم کتێبە تۆزێک درەنگ بەدەستم گەیشت خۆزگە زووتر بەدەستم گەیشتایە دێتە نازم گلەی لە تۆ بکەم خزمەتتان زۆریش لێک نزیکن ئەمە بەدەستم نەگەیشتۆ یان گلەی لە ئەوان واز لێنین ئەوێستا ئەگات بەڵام باس لەواکەی ئەڵەی هەندێک جار لە کاتی نووسینی ئەم بەرهەمەیە ڕۆح ئەوەندە باڵا بووە ئەوەندە چۆتە سەرۆی خەریبە لە جەسەد دەرچێ لە هەندێک مەتافی ترا بە شێوازی تر بووە ئەمە دوو جەزرە ینی ئەم هەڵکشان و داکشانەی لە کاتی نووسین و کۆکردنەوەی ئەم زانیاریانەیە بۆ تۆ چۆن تێپەڕ ینی قورس نەبوو بەڕاستی زۆر قورسەکە دانا چونکە من 2014 یەکەم وتارم نووسی لەسەر کێوان و هاوڕێکانی بە نیەتی نووسینی کتێبەکە طبعا لەبەرەوەی تا 2014 من زۆرینەی ئەم 34 کەسە کە لە وێنەی سەربەرگەکە هەن زۆرینەیانم نێناسی چونکە بابڵێن دەستمان پیان نێگەشت هۆکاری پەیوەندیکردن نەبوو و پێشتر ساڵانی پێشتر مۆبایل و سۆشیال میدیا بەم جۆرەی ئێستا بەربڵاو نەبوو تا و کاتەش زۆرینەیانم نێناسی بۆیە بەشێک لەوەی کە وتارەکانم لە سۆشیال میدیا و بەتایبەت فەیسبوک بڵاوە کردەوە بۆ ئەوە بوو وردە زانیاریم دەستکەوێت لەسەر هەمویان لە 2014 دەستم کردو بە نووسینی ئەم کتێبە کە پێش 2014 هەر هەوڵم بۆ داوە لە 2024 کتێبەکە تەواو بوو ماتە دەدانە ساڵ من خەون و خولیام تەواوکردنی ئەم کتێبە بوو و بە تایبەت لە ساڵی ڕابردووە لە 2023 و 2024 من بە تەواوەتی خۆم تەرخان کرد بۆ نووسینی ئەم کتێبە ئەوەی جەنابە دەیڵێ کاکدانا کەم نییە ئینسان با بڵێن تەسحێ و قوربانیدانی گەنجانێک بنووسێتەوە کە لە تەمەنی 16 و 17 ساڵیە گیانی خۆیان بەخشیە بەخوای گەورە بە بیر و باوەڕەکەیان لە پێناو وڵاتەکەیانە لە پێناو نیشتیمانەکەیانە لە چ کاتێکە کاکدانا لەو کاتەی خەڵکانێک هەبوون هەر بە ناوی ئاینی ئەم گەنجانەوە و ماستاویانە کرد بۆ سەدام و وتاریان بە شانوباڵیا هەڵەدا و پێشوازیان لێ کرد چەپڵیان بۆ لێدا لەو کاتانەی بەشێک لەم میلەتە هەر لە میلەتەکەی کەیوان و هاوڕێکانی و ئەو شەیدانەی تریش تەپان شەیدان و قوربانیدانێکی زۆر هەیە لە میلەتەکەمانە لە نەتەوەی کەیوان و هاوڕێکانی بەشێک لە میلەتەکە بوو بووە جاش بوو بە پیاوی ڕژێم بوو بە داردەستی بوو بە چاوساغی پێش شەفڵەکانی سەدامەکەوت تا سەر چاڵەکانی مردن ئەو کاتێک کە ئەنفالەکان ئەکران بەژێر خۆڵەوە ئەو کاتێک کە ئەمنەکان 2 3 و 4 و 5 گەنجەکانیان لە ناو سلێمانی لە گۆڕەپانەکان لە سوچی کۆڵانێکە لە شوێنێکە کە ئێمە نازانین کوێ و دیار نییە و لە دەرەوەی سلێمانی لە معسکەرەکانە ڕەمیانەکردن
ئەو کاتانە محافظی سلێمانی تاوانبار شێخ جعفەر بەرزنجی کە کووردە لە نەتەوەکەی کەیوانە ئەو سەرپەرشتی ئەو ڕەمیکردانەیە کرد و ئەوەستا و چەپڵەی بۆ لێدا بۆیە نووسینەوەی قوربانیدانێکی گەورەی لەم جۆرە هی گەنجانێکی وشیاری لەم جۆرە و ئەو خەون و خولیا گەورانەی کە کەیوان و هاوڕەکانی هەیان بوو بەڕاستی واکە کە ئینسان نەکرد نووسینەوەی لەگەڵ یا تێکەڵ بێ و بەشێکی زۆری بیرەوەری خۆشمە تەبعاً هەم خێزانەکەی خۆم و هەم شەید محەممەد و شەید ئەحمەدی برام کاگە و بەکری برام 6 مانگ زیندان بوو 6 مانگ زیندان بوو و ئێمە بە یعنی بڕیارێکی ئیلاهی ڕزگارمان بوو لە گرتنەکە چونکە ئێمە خۆمان شاردەوە خۆمان هەشاردا بۆ ماوەی ساڵێک تا ڕزگارمان بوو لەو گرتنەوە و یەک دوو خێزانی کەش هەر خۆیان شارد بووەوە بۆیە نووسینەوەی ئەم ئەندێشانە ئەم حەسرەتانە ئەم ئاهوو خۆزگانە ئەم بیرەوەریانە ئەم بیرەوەریە تاڵانە بەڕاستی یعنی زۆر زۆر کاریگەرە و دڵنیام هەر خوێنەرێکیش بخوێنێتەوە تێگا لەوەی من بۆچی وامتووە بۆچی ئەڵێم لە چەندین شوێنیان ڕۆحم باڵا ئەکا خەریکە لە جەستەمە چێتە دەرەوە بەڕاستی ڕۆح باڵا ئەکا کاتێگە بینێ گەنجێک لە تەمەنی 16 ساڵیە لە بریەوەی بە دوای حەز و خۆزگەکان و هیوایەتەکان و ئەوانەیەوە بێ بیری لای ئەوەتی گەلەکەی ڕزگارکە بیری لای ئەوەتی ئاینەکەی لە ناو گەلەکەیە بڵاو کاتەوە لەو سەردەمەی کە ئەسڵەن نامیلکەیەکە بەدەسەوە بووایە مەمنوع بوو دەستگیرە کرای سیواکێکە پێ بووایە دەستگیرە کرای کەچی کەیوان و هاوڕێکانی ئەهاتن یعنی ئەوانەی کە لە هەشتاکان ژیاون لە سلێمانی ئەزانن مزگەوتەکانی سلێمانی خاڵی بوون لە گەنجیان نەیەوێرە یان هەر ڕوو بە دین و پەروەردە و ئاین و ژیانی کۆمەڵایەتی تەندروست نەبوو وەک ئێستا سواز بۆخوا کە مزگەوتەکانی سلێمانی و مزگەوتەکانی کوردستان پڕپڕن لە نوێش خوێن پڕپڕن لە گەنج پڕپڕن لە مێرمناڵ کە ئەمە دڵخۆشیە بەس ئەو کاتە لە هەشتا لە مزگەوتەکانی سلێمانی و شارەکانی تری کوردستانیش طبعاً زۆرێکیان ناڵێم هەمویان چونکە هەڵەبجە حاڵەتێکی جیاوازی هەبوو مزگەوتەکان خاڵی بوون لە گەنجەکان بەس تۆ کاتێکە بینی گەنجانێک لەو تەمەنەیە ئەو ئەرکە گەورە ئەگەر نە ئەستۆ کە خەڵکێکی تر نەک ئەو ئەرکیان نەیەگرتدا ئەستۆ بەڵکو بە پێچەوانەوە ئەچوون ئەبوونە داردەستی دوژمن و لە بەرەی سەدام و سەدامیەکانە ئەبوون و چەپڵیان بۆ لێدا ئەبوونە قووە خاصە ئەبوونە جاسوسی دەستگای ئەمن ئەبوونە چاوی سەدام ئەبوونە دەستی سەدام ئەبوونە دەستی ڕژێمەکەی و راپۆرتیانە نووسی لەسەر دراوسەکەیان لەسەر خزمەکەیان بۆی بکەوێتە داوی دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی سەدام ئەم چیرۆکە ئەمە یعنی نهێنیەکانێتی ئێوە ماوەیەکی زۆر تا ئەم بابەتان کۆ کردوێتەوە لە زمانی ئەو کەسانی کە نزیگایەتیان هەبوو لەگەڵ ئەو گەنجانیانەوە تا کۆمەڵێک دیکیۆمنت کۆ بکەیتەوە ئەم بەرهەمە بخەیتە ڕوو ئەگەر کەسێک بێ ئەم کتێبە جوانی دەست بکەوێت یان بخوێنێتەوە بۆی شارەزابێ هەم لەم مێژووە هەم لەو قوربانیدانی ئەم گەنجانە لە کاتێکا کردوانە کە بەڕاستی زۆر زۆر قورس بووە ئێسش هۆکارێکە بووی کە ئێمە چاوی لێ بکەین و نمونەیەک بن بۆ من هۆنیا خان طبعاً بەڕاستی من ئەم کتێبە ئەوەندە بە گرنگەزانم ئەوەندە پێم خۆشە یەک بە یەکی ئینسانی کورد لە کوردستانە بیخوێنێتەوە حەزمە کرد ئیمکانێکی وا هەبوایە بە هەزاران نوسخەم لێ چاپ کردای و بە دیاری بمبەخشایە بە هەر گەنجێک بە هەر خوێنەرێک کە پێی خۆشە یا بە تاک بە تاکی ئینسانی کورد لە کوردستانە بەس بەڕاستی ئەمە خەونە و ئیمکانی جێبەجێبوونی نییە بۆیە بەڵام ناوەندی ڕێنوێن چاپی کردووە کتێبەکە سەرپشتی چاپی کردووە و لە کتێبخانەکانی کوردستان دەسەکەوێ و ناوەندی ڕێنوێن ئێمە ڕامان گەیاندووە لە کەناڵی بەڕێزی پەیامیش ڕیکلامەکەی هەیە کە ژمارە تەلەفۆنیان هەیە شوێنیان دیارە لە سلێمانی کە تەنانەت ئامادەن بیگەێنە ماڵی خەڵکیش ئێستا شکر بۆخوا و سلوبی گەیاندن هەیە لە کاڵاو شمەکە و بە تایبەتیش لە کتێبیشا هەیە شتێکی ئاسانەوە هەڵدراوە نرخێکی گونجاویشی لەسەردا بنرێ کە ئەتوانم بڵێم تەنها نرخی چاپکردنەکەیەتی و بۆ کتێبخانەکانە و هیچ مەبەستێکی بازرگانی لە پشتەوە نییە و تەمەنا ئەەکەم یەک بە یەک خەڵکی کورد خوێنەواری کورد ئینسانی کورد لە هەر تەوژم و لە هەر ئایدیا و لە هەر بیرکردنەوەیەک بن خوێنەری ئەم کتێبە بن بۆی
مێژووی نەتەوەکەی خۆیان بزانن بۆی مێژووی پاڵەوانەکانی خۆیان بزانن بۆی ئەو مێژووە بزانن کە بەڕاستی ئێستی هەرێمی کوردستانی لەسەر وەستاوە. دەستخۆش وەڵامە موسا وازم 1-2 دقەژلامان ناوە لە کاتەکە بەس لە کەمتر لە 1 دقەم یەک پرسیارەکەم کتێبەکە جگەلەوەی بەشێکی نووسین و ڕووداوانەیە لە کۆتاییەکانی کتێبەکەیە کۆمەڵک دۆکۆمنت و بەڵگەنامەی فەرمی ڕژێمی باس و کۆمەڵک دەستنووز هەیە دیارەی ئەو شەیدانەیە ژمارە گوێنەژەیە لەسەر ئەمەش زۆر بە کورتی بۆم بدوی دەست خۆش بێت. طبعاً کتێبەکە بە کۆی گشتی کتێبەکە 557 لاپەڕەیە 513 لاپەڕەی نووسینە ئەوی تری ئەو بەڵگەنامانەیە کە جەناب دەفەرمووی من بەڕاستی لە کاتی نووسینی ئەم کتێبە ئەو بەڵگەنامانەم دەستکەوت لە ئەنجامی بەدواداچوون ئەو بەڵگەنامان بۆ ساختکردنەوەی ئەوەی شەیدکەیوان و هاوڕێکانی کەی کوژراون چۆن کوژراون لەکوێ کوژراون و کێ ڕەمی کردوون کێ فەرمانی بۆ دەرکردوون و ئەوانەی بەرپرسیارن لە دۆسیە شەیدکردنی کەیوان و هاوڕێکانی کێ بوون. طبعاً بە خۆشحاڵیەوە هاوکاری دادپزیشکی سلێمانی زۆر جێگەی ڕێزە لەو بارەیەوە کە برای بەڕێزم کاک دکتۆر بەرزانی بەڕێوەبەر کە ئەو زۆر لەگەڵمان هیلاک بوو تاوکو هەموو ئەو لاپەڕانەی یا ئەو دۆسیانەی کە پێشتر هەبوون هی ساڵانی هەشتاکان کە دۆسی نهێنی بوون ئەوانە طبعاً نهێنی لە سەردەمی سەدامە ئەوانەمان هەڵدایەوە دۆزیمانەوە هەموو وەڵگەکانمان دۆزیەوە بەرواری شەیدکردنی شەیدکەیوان و هاوڕێکانی ئەو کاتێ ئەمن شەیدی کردوون تەرمەکانی ناردوون بۆ دادپزیشکی بە نووسراوی نهێنی بەڵگەنامەی مردن وەفاتنامەی دروست کردو بۆ شەیدەکان ناردوێتەوە بۆ بەڕێوەبەراتی ئەمن اینجا دادپزیشکی بە هاوکاری ئەمن و دەستگای داپڵەسەنەرەکانی سەدام لە ڕێگەی شارەوانی سلێمانیەوە یەک گەنجەکان بەنهێنی کراون بەژێر خۆڵەوە و پاشان چیرۆکەکانی تر کە پەیوەندیدار بە هەڵدانەوەی گۆڕەکان و دۆزینەوەی هێندێک لە تەرمی شەهیدەکانە ئەو بەڵگەنامانن کە دۆسیەی چیرۆکی کەیوان و هاوڕێکانی ساغەکاتەوە. طبعاً منەمەوێت ئەوە بڵێم ئوسلوبی ئەم کتێبە بیرەوەریە یا ئەتوانم بڵێم مێژووە وەک لە پێشەکیا باسم کردووە هەوڵم داوە بە تونێلی بیرەوەری و مێژووە چیرۆکی کەیوان و هاوڕێکانی بگێڕمەوە و چێژی چیرۆک و ڕۆمانیش لە نووسین و پەرەگراف و تەواوی کتێبەکە هەیە وی خوێنەر بێزار نەبێت لە خوێندنەوەی و هاندانێک بێ بۆ ئەوەی هەر کەسێک ڕاستی زۆرێک لەوانی کە لاپەڕی یەکەمەگرن بەدەستیانەوە ئیتر لێی ناوەسن تاوەکو لاپەڕی کۆتایی. زۆر بەڕێز عومەر بولفی ئامادەکار و کۆکەرەوەی کتێبی کەیوان و هاوڕەکانی سوپاس بۆی کە لەم تەوەری لەگەڵام بێگومان ئەمە چەندین بەرنامەی دیکۆمنتاری تایبەت هەڵەگرێ بەس ئێمە ئەمڕۆ ویستمان بیناسێنین. دەستان خۆش بێ و زۆر سپاس بۆ تۆ کاک دانا هۆنیان خان.